والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. مسلمانان ئیمانداران سلامی خوای گەورەتان لەسەر بێ. خوای گەورە تاعەت و عیبادەت و ڕۆژ و جوهد و ماندووبوونی مانگی ڕەمەزانمان بە لوتف و کەڕەمی خۆی لێ قبوڵ فەرمێت. خۆشەویستان، کۆتا جومعەی مانگی پڕ خێر و بەرەکەتی ڕەمەزانە. مانگێک ئەوەڵەکەی ڕەحمەت بێ و ناوەڕاستەکەی لێخۆشبوون بێ و کۆتایەکەی ئازادبوونە لە ئاگری جەهەنەم. خوای گەورە بە نسیبی هەموو لایەکمانی بکە، هەموو لایەکمان جائیزەی کوبڕای پەروەردگارمان وەرگرین کە چەکی عەفوی پەروەردگارە. خۆشەویستان، خوای تەبارەک وتەعالا بە پێغەمبەرەکەیدا سەڵات و سەلامی لەسەر بێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى زەکاتی سەرفترەی واجب کردووە لەسەر ڕۆژوانانی ئومەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم، لەسەر هەموو مسلمانێک چ بە ڕۆژوو بوو بێت یا بە ڕۆژوو نەبوو بێت لەبەر نەخۆشین یا لەبەر کەم تەرخەمی، مادەم مسلمانە و وتوێتی لا إله إلا الله ومحمد رسول الله لەناو دائیرەی ئیسلامایە، زەکاتی سەرفترەی لەسەر واجبە. ژن بێ، منداڵ بێ، گەورە بێ، بچووک بێ، بە نەسی فەرمایشتی پێغەمبەری خوا واجبە لەسەری. کوردەواری خۆمان پێڵێن سەرفترە یان سەرچاکردن. دیارە خوای تەبارەک وتەعالا ئەمەی لەسەر ڕۆژوان واجب کردووە بە ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە پێغەمبەرە ئەمری کردووە و پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم هیچ شتێک لە ئیسلامە بێ حیکمەت نییە، نهێنی خۆی تایە. هەر پێغەمبەری خوا لە حەدیسەکە کە ئاماژەی پێکە زەکاتی سەرفترەکە واجبە لەسەر هەموو مسلمانێک، چ گەورە بێ یا بچووک، پیاو بێ یا ژن بێ، بە ڕۆژوو بێ یا بە ڕۆژوو نەو بێت لەبەر نەخۆشین و ئەمانە، ساعێک لە گەنم یا ساعێ لە جۆ یا ساعێ لە مێوژ یا لە خورما. حەدیسەکە باسی برنجی تیانێ، برنج قیاسە بەلای گەنم و ئەمانە. ئەگەر ئەمە نەبوو مەسەلە یا چی قازانی فەقیری تیا وەکو ئەمڕۆ قیمەتەکەی بدرێت. پێغەمبەری خوا وا دیاری کردووە قیمەتی ئەو ساعە وەلا مافتویانە سەرداوە، ئەنا قیمەتەکەی لە حەدیسا نییە. بەڵام ئەمڕۆ کابرای فەقیر قیمەتەکەی سوادەی لێەکە ئەیدا بە شتێ بۆ منداڵەکانی. پێغەمبەری خوا صلی الله علیه ئاوای فەرمووە، ئەمەی فەرمووە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ. برنج دەسەدەمی پێغەمبەری خوا بەو شێوازە نەبووە، حەدیسەکەی باسی برنجی تیان نییە. سە کابرا بڵێ کابرا برنج بە پارە دروست نییە، خۆ پارەیش مەسەلەی برنجی لە ناو حەدیسەکان نییە. برنج قیاسە بەلای گەنم کە کراوە بە قوت، ئەینا تۆ بێ گەنم بێ بە کابرای فەقیر گەنم چی بێ بکە؟ ئاردی هەیە. یا مەسەلەی کەشکەک چی لێ بکە کابرا؟ بۆیە ئیسلام هەمووی حیکمەتە، هەمووی نهێنیە، هەمووی سوود و قازانجە بۆ مسلمانان، بۆ مجتەمەعی خۆی. خۆشەویستان، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە عەبدوڵای کوڕی عەباس لە پێغەمبەرەوە باسەکە فەرمێت فرض رسول الله صلى الله عليه وسلم زكاة الفطر طهرة للصائم من اللغو والرفث وطعمة للمساكين. إمام أبو داود حديثك الروايات به پێغەمبەری خوا ئەمەد سەرفترەی واجب کردووە لەسەر مسلمانان و ئیمانداران. دوو حکمەتی تایە. حکمەتی یەکەمیان ئەبێتە کەفارەتی گوناه و تاوانی ڕۆژوان، ڕەفەسێک، فیسقێک، فجوورێک، زەلەیەک، قسەیەکی خراپ کردبێتی، ئەم سەرفترە جەبری مانەقەس ئەکاتەوە، نوقسانی ڕۆژەکەت پڕەکاتەوە. دووەم وطعمة للمساكين. دووەم ئەوەیەکەوە بەڕاستی تۆ دڵی هەژارێکی پێخۆش ئەەکەی، سفرەی هەژارێک ئەڕازێنیتەوە، هاوکاری کەسێکەکەی. ئیسلامی خۆی هەمووی هاوکاری و دڵخۆشکردنە. أفضل الأعمال عند الله سرور تدخله على مسلم أو قلب مسلم. ئەمە ئیسلامە. یعنی خۆشەویستان،
پێغەمبەر ئەفەرمێت لەبەر ئەم دوو حکمەتەیە واجب کراوە. یەکەم بێتە کەفارەتی گوناهی ڕۆژوان، دووەم دڵی هەژارێکی پێخۆشکەی کە ئیتر پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم گەورەترین کردەوە بەلای خواوە ئەوەیە کە تۆ دڵی مسلمانێ خۆشکەی. هەژارێک نەدارە کە تۆ دڵی خۆش ئەەکەی لەم جەژنا سفرەی ڕازاوەکەی جلوبەرگی جوانەکەی هاوکاری ئەەکەی، ئەمە بەڕاستی دڵخۆشکردنی هەژارانە گەورەترین کردەوەت ئەنجام داوە بۆ خۆتە، بۆ سوودی خۆتە، بۆ دەفعی بەڵاو مصیبەت و ناڕەحەتەکانە لە دنیاشە. چونکە سەدەقە مردنی خراپ لە ئابا، بەڵاو مصیبەت لە ئابا کە ئەمە بەڵە سەدەقەی هیواز بە، بەڵام لەگەڵ ئەوەشە خوای گەورەی کاتە قەڵغانێک بۆ پاراستنی خۆت خۆشەویستان. جا سەر فترە وەک ئەرزم کردن بەوە واجبەکەوای تر قوت بدرێ. ئەمڕۆ قوتەکە کابرای فەقیر لەوەی زۆر ئیسفادەی لێ نەکا، پێویستی بە پارەکەی. عولەما فتوایان داوە کە قیمەتەکەی بدرێ دروستە و هیچ مشکلەیەکی تیادا نیە. و لەکەیە واجبە بێت؟ وات ئێستا حالێن ئێمە لەسەر واجب نییە تاکەی تا کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزان کە خۆر ئاوا ئەبێت کە شەوەکەی جەژنە هەر کەسێک پێش خۆر ئاوا بوون مەسەلە وەفات بکە پێش خۆر ئاوا بوونی پێش خۆر ئاوابوونی کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزان سەرەتەی لەسەر نییە، بەڵام لە شەوی جەژن وەفاتکانی دوای مەغریبی کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزان سەرەتەی لەسەر واجبە بێت. مناڵێ لە دوای مەغریب لە دوای بێ سەرەتەی لەسەر نییە، بەڵام پێش مەغریب لە دایک بێ سەرەتەی لەسەرە. ئیتر پێغەمبەری خوا ئەمەی جیا نەکرێتەوە لەسەر پیاو، لەسەر ژن، لەسەر منداڵ، لەسەر خەدەم، لەسەر عەبد، لەسەر کۆیلە، لەسەر هەمووی واجبە، لەسەر ئەوەی کە نەفەقەی لەسەرتە. بیش درێ بەوانەی کەوا مستحقن بە ڕادیۆ و تەلەڤیزیۆن و ئەمانە ناشێت. زەکاتی بەڕاستی وەکو چۆن لە زەکات لە ماڵا واجبە حەقی فەقیر و هەژارە بە مزگەوت ناشێ، بە ڕادیۆ و تەلەڤیزیۆن ناشێ کە ئەمڕۆ وەک ئەم حکومەتە زوڵم لە میلەتەکە و مەعاشەکەی کردەوە بە ڕوبع و نیموچە ئەمانە لێ ئەبڕێت. ئەمڕۆ کۆمەڵە کەناڵی ئیسلامیش بەناو دینەوە حەقی فەقیر و هەژار ئەجزن و ئەیخۆن و قوطاع الطەریقن بەڕاستی داوای زەکات و سەرف دەکەن بۆ کەناڵەکانیان پێی ناشێت. هەر کەسێ زەکات داوێ بە کەناڵ ئەبێ بیداتەوە قەرزاری فەقیر و هەژارە، مڵکی فەقیر و هەژارە. ئەوەش تاقمە خوا باسی کردەوە خۆشەویستان، پێیان ناشێ بە هیچ شێوازێک بە یەکدەنگی عولەما و زانایان. خۆشەویستان وەخوای تەبارەک وتەعالە ئەفەرمێت قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى. ولما زانایان ئەفەرمون لە ئەصحابی پێغەمبەری خوامان بیستووە و ئەم ئایەتەش بەڵگەیە لەسەر واجببوونی زەکاتی سەرفترە. خوا فەرمێت قد أفلح من تزكى، سەرکەوتوو بوو، بەختەوەر بوو، ڕۆژوو عیبادەتی قبول بوو ئەوەی زەکاتی سەرفتەیدا. لە پاشان ذکری خوای کرد و نوێژی جەژنی کرد. ولەما زانایان ئەم ئایەتەیان بەڵگە لەسەر واجببوونی سەرفترە، کەواتە هەر کەسێک سەرفترەی مانگی ڕەمەزان نەدا لە پێش نوێژی جەژنا یا لە شەوی جەژنا یا لە مانگی ڕەمەزانە کە لە ئەوەڵی ڕەمەزانە دروستە بیدەی، بەڵام باشترین کات لەم ڕۆدا لە سنەی پێغەمبەری خوا لە پێش نوێژی جەژنایاندا، چونکە ئەو کاتە خەڵکی قوتەکەیان کۆ کردویاندا فەقیر و هەژار. بەڵام لەم ڕۆدا دوو سێ ڕۆژ پێنج ڕۆژ چوار پێنج ڕۆژ بەل لە جەژن بدرێ بیدا کابرای فەقیر، کابرای فەقیر فرای ماڵ و مناڵی بکەوێت بۆ جلوبەرگ و بۆ سفرە ڕازاندنەوە. زانایانیش ئەو ساعەیان شکاندەتەوە قیمەتەکەیان دیاری کردووە، لەم ساڵە 3000 دیاری کردووە. بۆ فیدێش بە هەمان شێوە 3000 خۆشەویستان. و ئینسانشانە قوتەکە بە ئەگەر کابرای فەقیر قوتەکەی بێژ، بەڵام ئەمڕۆ قیمەتەکە پارەکە زیاتر فەقیر و هەژار پێویستێتی. بۆیە کە تۆ 3000 دیاری کراوە ئەمە ئەدناکەیدی کەمەکەیدی ومن تطوع فهو خير لكم. تۆ دەسەڵات هەیە دەوڵەمەنی با بە 3 مەدە 5 بە 10 بە بۆ خۆتە، بۆ قازانجی خۆتە. سەدەقەیەکە سەدەقەی مانگی ڕەمەزان یەک بە 10 تا 1 بە 700,000 دەست پێیەکە. خێرێکی زۆر عەزیمی هەیە، فرسەتە مانگی ڕەمەزان بۆ خێر و بۆ سەدەقە. خۆشەویستان وەک ئەرزم کردن چۆن زەکات لە ماڵەکانە واجبە، ماڵی تیجارەت بێ، ماڵی خەوتوو بێ، خەلە و خەرمان بێ، حیوانات بێ، ئەوەی کەوا زەکاتی واجبە. وەخوا بە پێغەمبەرمە خذ من ئەموالهم صدقة تطهرهم
وتزكيهم بها وصل عليهم إن صلاتك سكن لهم. خواب پیغمبر صدقات كان لي ورقرا زكاة كان لي ورقرا بيد بفقير وشار بم زكاة تو باكيان كروا ماليان خوان باك كروا تزكيان ك للرزيلي وبيسكي نجات عنده و لكبر وبغض وأمانة نجات عنده چونك زور جارك دولة من أبيتها ماي بغرابون ماي دماغيري ماي فيزو تكبر أمانة بم زكاة تو أيدي بفقير وشار هاوتایەکەی لەگەڵ خۆتا سفرەی ڕازێنی تۆ حەزەکەی وەکو خۆت بەشدار بێت چونکە تۆ دەوڵەمەنی حیاتی باشە ژیان باشە ئەویش مەسەلەی ئاوا ژیانی باشە بێت ئەمە ئەم جۆرە تەسکیەیەک دروستە بێت بۆیە خوا بە پێغەمبەر تەسکییان کە پاکیان کەرەوە یعنی ئەو خۆ بە زلزانە با کابرای دەوڵەمەند تێیان نەمێنێ لە ئاستی فەقیر و ژارە تەسکییان کە نەفسیان پاکەرەوە ماڵ و سەرۆت و سامانیان پاکەرەوە لە حرام و لە گوناح چونکە ئەو ماڵ و سامانە حەقی فەقیر و ژاری تیا بێ حرامە کە حرامی تێکە و ئەبێتە دەرد و سیل و سەرەتان و ئەژدیها و مارە دوونا و لە قیامەتا بۆت ئاگر لە ماڵەکەتایە ماڵی حرام ئیسفادەی ناگەی ڕۆژێک لە ڕۆژان خوای تەعاڵا وێرانی ئەکا لە دنیا لە قیامەتشا تۆڵەی تمەن دینار دۆلار بە دۆلار لێ ئەسێنێ و محاسبە دەکات لەسەری بۆیە حەقی فەقیر و ژار بیدەن بە خۆیان مەیدەن بە کەناڵ و ڕادیۆیە خۆشەویستان زۆر جارەمەمان باس کردو ئێستش لەژێر کەناڵەکانە نووسراوە سەدمان بۆ بنێرن زەکاتمان بۆ بنێرن سەرفترەمان بۆ بنێرن پێیان ناشێ گوناهبارن تاوانبارن وما عەلەینا ئیلا البەلاغ. خۆشەویستان کۆتا جوعەی مانگی ڕەمەزانە پێغەمبەر ئەفەرمێت ئینەمە الئەعمال بالخەواتیم بەڕاستی کردەوە عەمەلەکان بە کۆتاییە ختامتان با میسک بێت وختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون. چەند ڕۆژێکی مانگی ڕەمەزانی پیرۆزمان ماوە هەتا ئێستا گوناهباری و تۆبەت نەکردووە تۆبە بکە بگەڕێرەوە مانگی ڕەحمەت لە خۆت عاجز مەکە مانگی بەرەکاتی ڕەمەزان لە خۆت عاجز مەکە خۆت ئاشکەرەوە لەگەڵ خوا لەگەڵ پێغەمبەری خوا لەگەڵ ئیسلامە دەرگای ڕەحمەتی خوا هەمیشە کراوەتەوە با تۆبەکەت لە مانگی ڕەمەزانە بێت هەتا ئێستا تۆبەت کردووە و بەردەوامی لەسەر عیبادەت لەسەر چاکە لەسەر کردەوە لەسەر خێر و ئیحسان لەسەر نوێژی جەماعەت لەسەر ئەوەی کەوا نوێژەکانت بکەی واز لە گوناه و تاوان وێنی بەردەوام بە لەسەری بەردەوامە عەمەل و کردەوەکان بەڕاستی کۆتایەکەی حسابە. پێغەمبەری خوا زۆر کەس هەتا نزیکی مردن کردەوەی چاکەکە کاری باشەکە بەڵام چونکە نیەتی خوا نییە بۆ خوانیە بۆ ڕیایە بۆ خۆ دەرخستنە لە کۆتایی تەمەنیا خوا سوئی خاتمەی پێدا و بە یەک وشە یا بە یەک کەلیمە یا بە کردەوەیەک هەرچی ئەعمالێتی ئەسووتێ و بەڕاستی حوسنی خاتمەی نابێ و سوئی خاتمەیە بێت خوا پەنامان با. بۆیە ختامەکەت ئەتەوێت میسک بێت کردەوەکانت بۆ خوا بێت بۆ خوا تۆبە بکەوە لەبەر خاتی خوا تۆبە بکەوە لە ترسی خوا تۆبە بکە لەبەر خاتی خوا نوێژ بکە سەدەقە بکە زەکات بە سەرفترە بە هاوکاری خەڵکە. ئەگەر بەردەوامی لەسەر ئەم بۆ خوابوونەت من کانە لله فقط کان الله له خواش بۆ تۆیە حوسنی خاتمە و پێ بەخشە و ختامەکەی میسکە بێت. بۆیە ئەمەل و کردەوەکانمان بە کۆتایی حسێبە زۆر کەسیشەیە گوناهبارە تاوانبارە بەڵام کاتێککە تۆبە ئەکات تۆبەکەی ئەوەندە گەورەیە چونکە کیبر و بوغڕایی و فیز و دەماری تیا نەماوە خۆی بەزەل لە زانین لە حوزوری حەق تەعالادا خۆی بە تاوانبارە زانێ لەبەر خوا تۆبە ئەکا ئەم کەسە ئەم عەبدە هەرچەند تاوانێکی زۆری کردبێت تازە تۆبەی کردبێت ئیتر خوای تەبارەک و تەعالا ئەیکا بە حوسنی خاتمە و چەند ساڵی گوناهی کردووە بۆی ئەخاتە بۆی ئەکا بە چاکە یوبەدل الله سەیئاتهم حەسەنات بەو مەرجەی حەقی خەڵکی لا نەبێت. زۆر جار تەئکیدمان لەسەر ئەمە کردەوە. ئێستا مانگی ڕەمەزانە کۆتایی جومعەی مانگی ڕەمەزانە ئێستا لەناو موسڵمانان منافەسەیەوە تۆ چەند ختم کردووە چەند زیکری لا ئیلاهە ئیلەڵڵاه کردووە چەند سوبحان الله کردووە ئەمە مەکە ئەمە بێتە ڕیا. ئەی چی بکەم باسیشمان کرد جومعەی ڕابردوو 100 لەیلەتول قەدر بکەی لەیلەتول قەدر ناوێت بە نسیبی کەسانێکە بۆ 100 دڵیان نابێت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ساڵێکیان خوا لەیلەتول قەدری هەڵگرت لەسەر شەڕی دوو نەفەر عاجزیان بوو خوا لەیلەتول قەدری هەڵگرت و ساڵە. پێغەمبەر فەرمێ جا تۆیە کە موسڵمان و ئیمانداری
ئەتەوێ خوا عیبادەتی لێر و حوسنی خاتیمەوە بێ ئینەمە الأعمال بالخواتیمی پێغەمبەری خوا فەرمێ کردەوەکانتان با بەردەوام بێ وئین قەلە خەیر الأعمال ئەدومها وئین قەلە باشترین کردەوە ئەوەیە کە تۆ بەردەوامی باکەمی بێ بەس 5 فەرزە بکە کە تۆبەت کردەوە بەس 5 فەرزە بکە جارە مڕە ناو سونەت زیادە مەکە بەس بەردەوام بە لەسەری نەک دوای ڕەمەزان عینی تاس و عینی حمام پێش ڕەمەزان چۆبی دوای ڕەمەزان نا ڕەمەزان کردەوەت کردووە دوای ڕەمەزان بەتاڵی مەکەرەوە باکەمیش بێ بەردەوام بە لەسەری ئیستیقامە زۆر شەرتە خۆشەویستان عەمەل و کردەوەکان بە کۆتایی حسێبە کۆتایی خوا حسابت لەگەڵاکات ئاگات لە خۆت بێت دائیمە دوعای حوسنی خاتیمە بکەن بۆیە ئەوە مەکە بەڵێ مەڕەمە ئەوەم کردو ئەوەم کردو ئەوەندە ختمم کردو ئەوەندە زکرم کردو ئەوەندە خێر و خێراتم کرد گرنگ ئەوەیە تۆ بۆ خوا کردوێت و گرنگ ئەوەیە کەوا خۆشەویستان تۆ بەردەوام بی لەسەری و گرنگتر ئەوەیە کەوا ئەو دڵتە پاک بێت بە دوای لێلەتوڵ قەدر مەگەڕێ یەک نەفەر عاجز کردو بڕۆ ئاشتی کەرەوە جمعەی ڕابردووی ئاماژەمان پێ کرد ئاشتی کەرەوە سیلەیەکی ڕەحم بەجێ بێنە لە هەرچی لێلەتوڵ قەدرە گەورەترە لە هەرچی لێلەتوڵ قەدرە حتا ئێوارە دانیشی لە مزگەوتە بلورێنی و هاوار بکەی و فرمێز بڕێشی ختمی قورئان کەی یەک نەفەر لێ عاجز بێ درهەمێک کەسێکی لا بێ حەق و مافی کەسێکی لا بێ خوایشی لە قبوڵ ناکات حەق و ناس و لایە باسی کێت کردووە زەمی کێت کردووە بوختان وە کێ کردووە بڕۆ بە دڵگرتنی پێ ئازاکە لەیلەتوڵ قەدرمانە دەوری نییە ئیسلام ئەخلاقیاتە خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ و لە هەموو لایەکمان خۆش بێ و خوا عاقبەتمان بەخێر بێڕی خوا لە سوئی خاتیمە لامان دەی خوا لە خۆمان و باوکو دایکمان خۆش بە خوایە خۆمان و باوکو دایکمان لە ئازارەکانی مانگی ڕەمەزانە شمار کە حساب کە یا ڕەبی خوا لە بەڵا لە مصیبەت لە فیتنە لاماندا یا ڕەبی خوای گیان دەستمان بە تاڵی مەگەڕنەوە دڵمان پاککەرەوە لە ئاستی یەکتریا پەروەردگارە تۆ خاوەنی ڕەحم و سۆز و بەزەیت یا ڕەبی خوا دڵەکانمان بگۆڕە بەرەو چاکە نورانی کە بە نووری خەت بە نووری خۆت بە نووری معریفەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە نووری قورئان بکە بە بەهاری دڵەکانمان قورئان کاریگەری هەبێ لە دڵمانە لە کردەوەمانە عەمەلی پێ بکەین پەروەردگارە بە خۆمان لە ناو ماڵ و مناڵمانە لە ناو مجتەمەعمانە لە کۆمەڵگامانە بیسەلمێنین کە مسڵمانین نەبینە بار بەسەر مسڵمانەوە بەسەر دینیشەوە پەروەردگارە خوایە وامان لێ نەکەی بمانکەی بە فیتنە ناو مسڵمانانە بمانکەی بە ئاشوبچی لە ناو مسڵمانانە بمانکەی بە ئامرازی خێری کلیلی خێری پەروەردگارە یا ڕەبی خوایە بە ئیمانمان ژێنە بە ئیمانمان بنە بە ئیمان و زیندومان کەرەوە لە ڕۆژی قیامەتیشا بەسەر بەرزی بەسەر پردی سیڕاتە بمان پەڕێنتەوە وەکو بەرق لە ژێر عەرشی خۆتا دامان بنێی زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕە گۆڕی تەسک و تاریک و باریک پەروەردگارە ئاسانی کەی بۆمان فراوانی کەی بۆمان پێغەمبەر بکەیتە کاکار و شەفاعەت کارمان بیناسینەوە بمان ناسێتەوە و شەفاعەتمان بۆ بکە دەرمان نەکا لەسەر چیمەنەکانی بەهەشت لە خزمەتی ئەو نازاری خۆتا بین سەڵات و سەلامی لەسەر بێ بانگمان بکە بە دەستی پیرۆزی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە تیونەتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوا شیفای نەخۆشەکانمان بی خوا حەلی مەشاکیل هەموو لایەکمان فەرمی کۆمەڵە نەخۆش داوای دوعای خێران لێکردوین خوا شیفای عەجز و پەلایان بۆ بنێرە خوا زەلیلی سەر جێگایان مەکە کۆمەڵی خەڵک کێشە و گرفتیان هەیە بە تایبەت عایلەیەک داوایان لێکردوین ژن و پیاوێکن خوایە ڕەحمیان پێ بکەی کێشە و مەشاکیلیان حەلکەی یا ڕەبی خوای گرفتیان چارەسەرکەی محەبەت و خۆشەویستی لە نێوانانە دروستکەی پەروەردگارە یا ڕەبی خوای گیان هیدایەتی گەنجەکانمان بی عاقبەتی پیرەکانمان بخێر بێ ئیستیقاممان پێبەخشی لە بەڵاو و باو نەخۆشی لامان دەی لە کۆڕۆنا لامان دەی پەروەردگارە سەلامەتمان کەی ئەم دەردە پیسە کوشندە خوایە بە بەرەکەتی ئەم مانگی ڕەمەزانە لەبەر جاه و مەقامی سەید المرسەلین خوایە لەسەر ئەرزە هەڵیگرە لە ناو ئینسانەدا هەڵیگرە خوایە بە تاوانی خۆمان بە گوناهی خۆمانمان لەگەڵا نەکەی تۆ خاوەنی ڕەحمی تۆ خاوەنی بەزەید خوایە ئەم دەردەمان لە کۆڵکەرەوە خوایە ئەم دەدە لە جیهانە هەڵگرە هەموو ئینسانەتی لە سەلامەتکە یا ڕەبی خوایان ئەوەی تووشی بووە ئەوەی ناڕەحەتە بەدەستێەوە خوایە تۆ شافیت تۆ کافیت تۆ قادریت خوایە شیفای عەجز و پەلایان بۆ بنێرە خوایە شیفای عەجز و پەلایان بۆ بنێرە خوایە هەموو لایەکمانی لە سەلامەتکە خوایە وڵاتمان ئاوەدان کە وڵاتمان پڕ لە ڕچوڕۆسی کە کانی و کارێزمان بۆ بتەقێنە خوایە بارانی بەڕەحمەت بارەنەوە سەر وڵات و نیشتیمانمانە بارانی بڕژەنەوە سەر دڵ و دەروونمانە یا ڕەبی خوایە گیان لێت ئەپارڕێنەوە گرانی و ناڕەحەتی و قاتی و زوڵم و زاڵممان لێ دوورخەرەوە زەمین لەرزە ناڕەحەتیەکان قەهر و غەزەبی خۆتمان لێ دوورخەرەوە پەروەردگارە ئێمە گوناهبارین ئیقرار بە گوناه و تاوانی خۆمانەکەین پەروەردگارە
تۆ خوای بەڕەحمی تۆ ذاتی ئەڵڵای تۆ خالقی ئەمەی خوایە تۆ ئێمە دروست کردووە ئەرز و ئاسمان و کەون و کائینات بەس خۆتە خۆت قادریت بەسەر مشتەکانە خوایە ڕەحمان پێ بکە خوایە ڕەحمان پێ بکە بەزەید بە حاڵمانە بێتەوە یا ربی خوایە تاعەت و عیبادەت و ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێ قبول بفەرمە پەروەردگارە مەی دەرەوە بەناو چاومانە یا ربی خوایە لێمان وەرگرە ڕەمەزانمان بۆ سەلامەتکە بە سەلامەتی لێمان وەرگرە عاقبەتمان بەخێر بگێڕە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين الحمد لله